بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. وشي فيمينيست بمعنى جنس سالاري دي لزباني عربية بيوتري النسوية، يعني سركرداتي بوجن، يعني قوري بوجن جنس سالاري ديار أخوان. مصطلحی كان ورقرتووە لە ئەوروپا کە ئەوروپا کۆمەڵگایەکی پیاوسالاری بوو بۆ دژایەتیکردنی پیاوسالاریەکە ژن سالاری دروست بوو. دیارە ئەیانوێ بە زۆر ئەم بەرگی پیاوسالاری ئەوروپا ببڕن بە پیاسی مسلمانان و هەوڵ بدەن ژنەکانیان و کچەکانیان لێ بسەن و ڕەوشت و ئەخلاقیان لێدا بماڵن. بۆیە فێمەنیستەکان لقێکن و لقێکی سەرەکین و گرنگی پێدرا و گەورن لەلایەن ماسۆنیەکانەوە. بە هەموو شێوەیە دژایەتی شەریعەتی ئیسلامەکەن، بە هەموو شێوەیە دژایەتی دەقە ڕاشکاوەکانی ئیسلامەکەن، دژایەتی کۆمەڵگاکەن، لە ئەساسی خێزان و خانەوادادەن. بۆیە بەڕاستی هەر کەسێک کار بکا لەگەڵ ئەو ڕێکخراوە هیچ پەیوەندیەکی بە ئیسلامەوە نەماوە، دەرچوونی تەواوە لەسەر ئیسلام. و ئەم ڕێکخراوانە یاخود ئەم با بڵێن حرەکەیە، ئەم جوڵەیە، توانین بڵێن ڕێکخراو نیە، زیاتر جوڵەیەکی با بڵێن ماسۆنی مەذهبە، ئامانجی ئەوەیە کە بەندەکانی ڕێککەوتنی سیدا و جێبەجێ بکە لە هەموو جیهانە، کە بەندەکانی ڕێککەوتنی سیدا و بەداخەوە نەتەوە یەکگرتوەکان 40 ساڵ لەمەوە پێشخستیە بەردەستی تەواوی دەوڵەتانی دنیا. زۆربەیان قبوڵیان کرد، بەڵام هەندێک تێبینیان لەسەری هەبوو قبوڵیان نەکرد. بۆ معلوماتتان سعودیە قبوڵی کرد، بەڵام بە هەندێک تێبینیەوە لەسەری. ئەمریکا قبوڵی کرد، تێبینیشی لەسەری نەبوو، بەڵام هێشتا نەیکردو بە یاسا. بەندەکانی سیدا و لە ئەمریکا هێشتا یاسانیە. لە ئیسرائیل زۆربەی ئیلغا کراوەتەوە و تێبینی هەیە لەسەری و هێشتا وەرنەگیراوە، بەڵام سیرتان لێنێ لە فەڵەستین قبول کراوە وەرگیراوە. سیرتان لێنێ لە کوردستانیانەوە قبوڵی کەن و بیسەپێن بەسەر ئەم میلەتە مسلمانەیە کە ئەمریکا هێشتا نەیکردو بە یاسا و بیسەپێنێ بەسەر میلەتی ئەمریکیە، بەڵام ئێمە ئەیانەوێ بیسەپێنن بەسەرمانە و بیکەن بە یاسا. با بڵێن فێمەنیستەکان چی ئەڵێن وەخوای پەروەردگاریش چی ئەڵێ؟ الله جل جلاله لقرآن فرمي: يا أيها الذين آمنوا قوا أنفسكم وأهليكم نارا وقودها الناس والحجارة عليها ملائكة غلاظ شداد لا يعصون الله ما أمرهم ويفعلون ما يؤمرون. فرمي أي إيمان داران، أي پیاوانی ئیماندار، خۆتان و خێزان و خانەوادەکەتان بپارێزن لە ئاگر. یعنی چی بیان پارێزن لە ئاگر؟ عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەمیری ئیماندارانە فەرمێ یعنی حرام و حەڵاڵی ئەڵڵایان فێر بکەن، فەرضەکانی ئەڵڵایان فێر بکەن ئەنجامی بدەن، قەدەغە کراوەکانیان لێ دوور بخەنەوە مەهێڵن ئەنجامی بدەن. بەڵام فێمەنیستەکان ئەڵێن پیاو بۆی نییە ئەو قسەیە بکەن، پیاو بە هیچ شێوەیە بۆی نییە تەداخلی ماڵ و مناڵکە، چۆن دەرەچن با دەرچن، چیان لێ دەرەچێ با دەرچن. الله جل جلاله ئەمرەکە ئێمە خۆمان و ماڵ و مناڵمان پارێزنەوە، ئەڵێن ئێوە بۆتان نییە تەداخلی ماڵ و مناڵی خۆشتان بکەن. ماڵ و مناڵتان هەر شتێکی بەدڵ نەبوو ئەتوانێت تووڕە بێ و بێتە دەرەوە، ژنتان، کچتان، کورتان. هەر کاتێک ئێوە ویستان قەدەغەیەکی ئەڵڵایان بەسەرا بسەپێنن، ئەوانە توان بێن شکات بکەن، بڵێن ئەمە تەهدیدمانەکە و تڵوتیژیمان بەرامبەر ئەنجامەدا لە سجنی قوفڵکەن. الله جل جلاله لە قورئانە فەرمێ، ئەمایەتی دووەمە کە ئەوان دژینی و قبوڵیان نییە، ڕەتی ئەکەنەوە و کافرن پێی. الله جل جلاله لە قورئانە فەرمێ ریجال قوامون على النساء، پیاوان قوامن بەسەر ژنانەوە، هەموو پێداویستیەکی مادی و معنەویان بۆ دابینەکەن، بەڵام ئەوان ئەڵێن نەخێر،
پیاوان قەوام نین بەسەر ژنانەوە، ژنان خۆیان قەوامن بەسەر خۆیانەوە. ئەمە قسەیەوانە، ئەوەش فەرمانی ئەڵڵایە جەلە جەلالوه. ئاەتی سێم کە ئەوان کافرن پێی، الله جل جلاله ڕوئەکاتە پیاوان و پیانە فەرمێ وإذا طلقتم النساء، فەرمێ ئەگەر ژنانتان تەلاقدا، يعني طلاق دات دس بياوان، طلاق مرتان فإمساك بمعروف وتسريح بإحسان. وإذا طلقتم النساء فبلغن أجلهن، طلاق دات دس بياو الله ما لدسي تويا توجن ما رأك يشي تخواز بيني توش طلاق يدي بلا موانا لن طلاق لدسي جنيشا بياو بوينية بتنيا خاوني طلاق بجنيش خاوني طلاق بي. أما سيم آتك كافر فيه. الله جل جلاله أفرمي أنكحوا الأيام منكم والصالحين من عبادكم وإمائكم، أفرمي إيوة أفرتاني باكيزة بينن بكنا هاوسري خوتان بيان خوازن أو أنا لن بيوز بخواستن ناكا كير فريند وبوي فريند، أو أنا لن أجر كتشيكو كوريق ريق بكون لدروي چوارچێوەی خێزانەکان و خانەوادەکانی خۆیان لە دەرەوەی قانونیش بۆ هەتا لە ژوورێکا بژین لە شوقەیەکا بژین بێ ئەوەی هیچ پەیوەندیەکی شەرعی لە نێوانیانە هەبێت دروستە و کێشەی نییە و هەر حسابی ژن و مێردیان بۆکەن. الله جل جلاله فەرمێ لە قورئانە فەنکیحوهن بإذن أهلهن، ئێوە ئافرەتان بخوازن بەڵام بڕۆن لە کەسوکاریان بیان خوازن، کەسوکاریان وەلی ئەمریانن. رسول الله صلى الله عليه وسلم فرمي هر آفرتي ببي برسي ولي أمركي شوبكا شو كردنكي بطالة دانا مزراو بلام أمان لن بيز بولي أمر ناكا بيز بباوك ناكا لا تنكحوهن بإذن أهلهن، بإذني كسكاريان ما ينخوازن مران خوتان لسر جادة بيان بن چيتا أنا ولا قال يمكن بيان بكن فمن استكان والا بو آياتش كافرن بو فرمودي كافرن وبدأنا آياتي تلك لبارة وهاتوا. الله جل جلاله لقرآن كان مبابلين آياتي ششما وان في كافرن أفرمي ولا تقتلوا أولادكم من إملاق، آياتي كترا خشية إملاق أو من داراني لنا السكتانا نيكوجن لبروي بوتان پروردو قورنا أكريا بوتان بخيونا أكريا. الله رزق دا، الله رزقي ماديش ومعنوي جدا ما ينكوجن. فمن استكان لين لبار بردني منال حقي جن حقي خويتي هرشي هاتناوسكي بيكوجه لباري بريا بويا صالانة 42 مليون منال لأوروبا وأمريكا يو لدول كفرية كان هرهم يبقشتي لما إلا بار بريا وقالين ريجك هلا بارزبونا ويا برو 6 مليون أروى 6 مليون دانشتواني ولاتكي قوراك. آتي حوتم الله جل جلاله أفرمي للذكر مثل حظ الأنثيين، أفرمي بياويك بقردوجن بشبا لميراتا ليك حالتا لحالتا كاني ترى أفرمي دايك يقلسر ششبا بياويجي هل هيج نابا لحالتي ترى أفرمي دايك يقلسر سيبا دو أواني باوك كباوك يقلسر ششبا لحالتي ترى أفرمي دو كج سێ بەشی ماڵەکە بکە بە سێ بەشەوە دوو بەشیە بن یەک بەشی ئەمێنێتەوە بۆ تەواوی پیاوەکانی تر. ئەڵێن نە ئێمە لە هەموو حاڵەتەکانە یەکسان یەکەین، کافرە بن زیاتر لە 8 یا 6 ئاەتی میرات هەمووی کافرە بن پێی. الله جل جلاله لە ئاەتی ترا فەرمێ وەلەیسە الذەکەڕ کەلئونثا، ژن وەکو پیاو نییە پیاویش وەکو ژن نییە. ئەڵێن نەخێر ژن و پیا وەکو یەکن یەکسانن لە ئەرک و مافیشە. مەش کافر بوونە بە ئاەتی 8 قورآن. الله جل جلاله ئەفەرمێ ژن و پیاومانەیە نێر و مێمانەیە وبث منهما رجالا كثيرا ونساء، ئەوان نەخێر بەس ئینسانەیە شتێک نییە ناوی ژن و پیاو بێ هەمووی ئینسانە. بۆ ئەگەر ژن ویستی زەواج لەگەڵ ژن کا بابیکە، ئەگەر پیا ویستی زەواج لەگەڵ پیاو بیکە بابیکە. کەلتوری قەومی لوط زیندوو ئەکەنەوە لەناو خەڵکیە. ئەمە قسەی فێمەنیستەکانە.
الله جل جلاله لقرآن فرمي شرع تطبيق بكن إن الحكم إلا لله ثم جعلناك على شريعة من الأمر فاتبعها تولى سر شريعة وربازك دروستي شويني كوا هو الله النخير خمان قانون داني يا ساي خوا من قبول نية الله جل جلاله لدارشني يا ساكانيا هلي كردوا ما في يمين داو أبو شود جاتي الله كان جل جلاله لآياتين ويما الله جل جلاله بآفرتان فرمي ولا يبدين زينتهن بهيت شويم آفرتان باجواني كان إخوان در نخن بو بيغانا بو نامحرم دو جار ليك آياتا دوباري أكاتوا وليضربن بخمورهن على جيوبهن ولا يبدين زينتهن إلا ما ظهر منها وليضربن بخمورهن على جيوبهن ولا يبدين زينتهن إلا لبعولتهن وآبائهن بوشي وبروتاك وتاي أوانيك حلالته وكو أفرد حجاب النبي لبردم يعني بلام بو توابي أوانيتر حرام أمان النخير أفرد با خوي رود كاتوا بقصي الله نكا بيت سرجع ده همو جواني كاني خوي درخا بو خلقي بقير خوشي برازينيته وكو كالايك بو خلقي الله جل جلاله لقرآن بافرتان فرمي وقرن في بيوتكن لما لكان تان بمنو مشغولي مالو من دالي خوتان بن خزمتي بياو باوكو براي خوتان بكن اوان لن نخير وردر ولا مالي خوت خزمتي بياوي خلقيك خزمتي بنالي خلقيك خزمتي مالي خلقيك خزمتي باوكو براي خلقيك وازل باوكو براي خود بينا الله جل جلاله وفرمي ولا تبرجن تبرج الجاهلية الأولى فمن استكان لين بەڵکو خۆتان ڕوت بکەنەوە لە جاهلیەت خراپتریش خۆتان بڕازێنەوە و خۆتان نمایش بکەن و بنوێنن بۆ پیاوان هەتاوەکو ژیانێک دروستکەن لەسەر ئەساسی چێژ کە ناویشیان ناو ئازادی سێکسی الله جل جلاله لە قورئانە فەرمێ ودعوهم لآبائهم مناڵەکانتان بە ناوی باوکیەوە بانگ بکەن ئەوان ئەڵێن ودعوهم لأمهاتهم نخير بناوي باوكيانو بانجان مكان بناوي دايكانو بانجان مكان الله جل جلاله لقرآن فرمي صلة رحم بجين هرشاك لوانيك نايجين ويقطعون ما أمر الله به أن يوصل ويفسدون في الأرض أولئك لهم اللعنة ولهم سوء الدار فرمي أوانيك صلة رحمة قطشرين نايجين أمان لعنتي الله يعني لێ ئەبێ وەجەهەنەمیشیان بۆ هەیە بەڵام ئەڵێن نەخێر وەسیلەی ڕەحم مەگەیەنە لەسەرت نییە بڕۆی بۆ لای کە سوکاری مێر دەکەت پێویست ناکا بچی ئەمانە و سەدان بەندی تر و سەدان ماددەی تر کە فێمینیستەکانیشی لەسەرەکەن بە عازی ماسۆنیەکان کە هەر هەمووی کافر بوونە بە سەدان و بە هەزاران ئاەتی قورئان ئەوە کاریەوان و پرۆژەیانە لە بەرامبەر ئاەتەکانی ئەڵڵایە ئایا تۆ لە دوا ئەم هەموو ئاەتەکە خرایە بەردەمت بۆ دڕۆن کرایەوە و لە دوا ئەو هەموو پرۆژە و مادانەی ئەوانیش کە بەو شێوە بۆ ئیلغاکردنەوەی کیتابەکەی ئەڵڵا دامەزراون و پەریان پێدراوە ئایا ئامادەی پەیوەندیان پێوەکەی لەگەڵیان بی بێگومان ئەگەر ئەوانت هەڵبژارد کەلامەکەی ئەڵڵات هەڵنەبژاردووە فەرت بە ئیسلامەوە نەماوە هەتا وەکو ڕۆژەی ئەمری دابنیشی بڵێ من مسلمان بوو لە هەموو کەسێ مسلمانترم تۆ مسلمان نیت و حرامیشیت لەسەر هەر پیاوێکی مسلمان کە بتخوازێ ئەمە بەشێکی کەم بوو لە لادانەکان و کوفرەکانیان لە داهاتوە ئینشاءڵڵا ڕوونکردنەوەی ترمانە بێ الحەمدولله رب العالمین